بینەرانی عزیز سڵاوتان لەبێت بەڕێزان هەفتاکان و هەشتاکان لە سەرتاسەری دنیادا سەرهەڵدانی ڕەوتی چەپ و مارکسی و دروستکردنی هێزی لەم شێوەیە یەکێک لە مۆدەلە سیاسیەکانی ئەو ڕۆژگارە بوو کە زۆربەی گەلانی جیهانی سێهەم و وڵاتانی گەشەکردوو و دواکەوتوو بێ ئەوەی لەگەڵ واقعی کۆمەلگاکانیاندا هەست بە زەرورەتی بکەن سەرسەختانە بانگەشەیان بۆ دەکرد و قوربانیان بۆ دەدا و لە ئاکامیشدا پشتیان تێکرد و ئەو تێزیان وەکو پێویست جێبەجێ نەکرد و لە پێچی مێژوودا ناشتیان. یەکێک لەو ڕەوتە چەپ و باڵە جیاوازانەی نێو نیمچەبەرەی یەکێتی کۆمەڵی مارکسلینینی بوو کە دواتر بە کۆمەڵی ڕێزەرانی کوردستان ناسرا. ئەم کۆمەڵەیە لەو ڕۆژگارەدا ڕۆڵ و نەخشی خۆی لە شۆڕشی نوێ و نیمچەبەرەی یەکێتیدا ژێڕا و هەندێک جاریش بەداینەمۆی ئەو شۆڕشە ناودەبرا. ئازیزان بۆ قسەکردن لەسەر مێژووی سەرهەڵدان و هۆکار و ئامانجەکانی سەرهەڵدانی ئەم ڕەوتە چەپە و ناکۆکیەکانی ناو ئەم ڕەوتە و سروشتی کۆمەڵەکە و ڕێباز و فەلسەفەکەی و ئامانج و استراتیژ و جۆری سەرکردایەتەکەی و ناسنامەی ڕێکخراوەکە و سنووری کارکردن و ڕۆڵ و هەڵوێستی باڵە جیاوازەکانی ناو ئەم ڕەوتە چەپە لە ئەڵقەی دومی بەرنامەکەماندا ڕوودا و مێژوو بەردەوامە لەگەڵ بەڕێز مامۆستا پشکۆ نەژمەدین یەکێک لە کادیرەکانی کۆمەڵە و یەکێک لە سەرکردە دیارەکانی ئاڵای شۆڕش بۆ قسەکردن لە سەر ئەم تەوەرەیە. مامۆستا پشکۆ دووبارە بەخێر بێ بۆ بەرنامی ڕوودا و مێژوو خۆشحاڵین بە ئامادەبوون. مامۆستا گیان وەک لە پێشێکێکە ئاماژەم پێکرد پێم باشە پرسیاری یەکەم لە ئەڵقەی دووەم ئەوە بێ کە سەبارەت بە مێژووی کۆمەڵە چونکە ساڵانێکی زۆر ئەم ڕێکخراوە بەنهێنی کاری کرد و تا دواتریش هەرگیز شانە نهێنیەکان یەکتریان نەئەناسی جۆرێک لە مێژوویشی ئالۆز و تەمومژایی و ناڕوونی هەیە. ئەگەر بکرێت قسەیەک لەسەر مێژووی سەرهەڵدانی کۆمەڵە. بەڵێ ڕاستیەکەی من لە ساڵانی سەرەتای کۆمەڵە دەتوانم لەم لە 7 بۆ 75 دوور بووم لە کۆمەڵە، بەڵام من وەکو کەسێک کە لێکۆڵینەوەی مێژووی و توێژینەوەی مێژووی بە تایبەتی مێژووی کۆمەڵە خەمی منەوە من هەندێک کارم لەسەر کردووە، ڕەنگە تەنها لە لەو چوارچێوەیەدا بتوانم قسە و باسی بکەم. ئەویش ئەوەیە کە ئەگەر تۆ بە مێژوودا بگەڕێیتەوە و دابەزیتە خوارێ دەبێت بگەڕێیتەوە بۆ نێوەڕاستی ساڵانی شەستەکانی سەدەی پێشوو. ئەو جار کە بزوتنەوەی سیاسی کورد تووشی جۆرێک لە پەرتبوون یاخود کەرتبوونێکی جددی بوو و دەگەڕێنەوە بۆ باڵی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و باڵەکەی دیکە کە بە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و ڕێبەرایەتی خواڵی خۆشمەلە مستەفای بارزانی. ئەو دووکەرتبوونە ئەگەرچی لە با بڵێم برینێ یاخود زامێکی گەورە بوو لەسەر جەستەی بزوتنەوەی سیاسی کورد لەو ڕۆژگارەدا، بەڵام دەبێت ئەوە بڵێن کە باڵی مەکتەبی سیاسی ئەو بەشەی پارتی دیموکراتی کوردستان دەتوانم بڵێم ئەو باڵە بوو کە بەشێکی ئێجگار زۆر لە کادری ڕۆشنبیر و چەپ و ماوێستی لە خۆی گرتە بوو و ئەوەش لە سەردەمێکایە کە بزوتنەوەی چەپی شۆڕژێڕووی لەژێر کارکردی فکری ماۆ و جیڤارستی و فکری بزوتنەوەی کۆمۆنیستی کۆری و ئەوە ینی هەموو دنیای گرتبووە بەتایبەتی لەو وڵاتانەدا لەو نێوچانەدا کە بزوتنەوەی نەتەوایەتی هەبوو و ئەو بزوتنەوەیە با بڵێم بە جۆرێک لە جۆرەکان کە دەیویست مۆدێلێکی نوێتر بۆ ڕابەرایەتی بزوتنەوەکە بۆ فکری بزوتنەوەکە بۆ استراتیژی بزوتنەوەکە بێنەتەکایەوە. لەو سەردەمەدا ئێمە دەگەڕێنەوە بۆ وەزعەتی عێراق. لە عێراقیشدا دووکەرتبوونێکە بوو لە حیزبی شوێی عێراقیدا کە لیژنەی مەرکەزی و با بڵێم قیادەی مەرکەزی هەبوو کە قیادەی مەرکەزی خۆیان و باڵە چەپ و شۆڕژگێڕی ناو حیزبی شوێی عێراقی بوون و بە جۆرێک لەژێر تەسیری ئەفکاری ماوە. ئەمە جگەلەوەی کە لە منتیقەکەدا با بڵێم هەم لە بزوتنەوەی فەلەستینیەکانە ئەم جۆرە فکر و ئایدۆلۆژیایە گەشەی کرد بوو، خۆی ڕێخست بوو، حیزب و ڕێکخراوی خۆی هەبوو. لە ئێراندا دەتوانم بڵێم باڵێک لە حیزبی تودەی ئێرانی بە ناوی
سازمانی انقلابی سازمانی شۆڕژگیری حزبی توودەی ئێران کە ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان کە پەیوەندیان لەگەڵ بزوتنەوەی چەپی سیاسی کوردستان و لەگەڵ باڵی مەکتتەبی سیاسیا هەبووە کادیرەکان سەرکردەکان هاتنۆتە کوردستان چ لە بەغدا چ لە بەکرەجۆ ئەوانە بۆ خۆیان دەر و تەسییان هەبوو ئەمە جگەلەوەی لە دنیادا لە ئەمریکای لاتین و لە ئەفریقا و لە کۆمەڵێک دەتا لە زەفار و ئەوانە ینی ئەم بزوتنەوەیە لە برەودا بوو ئەمە جگەلەوەی کە کۆمەڵێک کادرینە و باڵی مەکتتەبی سیاسی گەشتبوونە ئەو قەناعەتەی کە بە درێژەدان بەو جۆرە دووکەرت بوونە ناکرێت شتێک بکەین ناو بزنەوەی سیاسی کووردا و ئەوان وردە وردە با بڵێم ئەڵقەی سەقافی بچووکیان دروست کردووە ئەڵقەی ڕۆشنبیریان دروست کردووە کتێبخانەی گەوری چەپیان هەبووە لە بەغدادا پەیوەندیان لەگەڵ سەفارەتەکانی چین و کۆریا و ئەوانە هەبووە کتێبیان هێناوە وەریان گێڕاوە بەسەر زمانی کوردی لە کوردستاندا و بەتایبەتی لە سلێمانی بزوتنەوەیەکی با بڵێم ڕۆشنبیری چەپخواز هەبووە کە ئینسان دەتوانێت لە گۆڤاری ڕزگاری کە لە سلێمانی دەرچۆوە کاک نۆشوورە مستەفایەکێک بووە لە نووسەرە بزێوەکانی ئەو گۆڤارە لەگەڵ کۆمەڵی خەڵکی دیکەی وەکو مامۆستا فواد خەراغی و ئەو خەڵکانەی دیکە ینی ئەمانە وردە وردە دەتوانم بڵێم بیدایە داخو سەرەتاکانی گەڵاڵەکردنی فکرێکی شۆڕژگێری چەپخوازی مارکسیری نستی بوون لە کوردستاندا بەڵام ئەمە هەر لە نێو باڵی مەکتتەبی سیاسی با بڵێم پارتی دیموکراتی کوردستان نەبووە بەڵکو شتەکە فراوانتر بەوە کەسانی تێکۆشەر و با بڵێن چەپی دەرەوەی ئەوانشی گرتووەتەوە وردە وردە ئەم جۆرە ئەڵقە ڕۆشنبیریانە و جۆرە پەیوەندیانە و جۆرە با بڵێم خوێندنەوە ڕۆشنبیریانە بۆ بزوتنەوەی سیاسی کورد گەشتوێتە ئەو ئاستەی کە بتوانن دابنیشن و جۆرێک لە کۆبوونەوەیکی دامەزراندن ببەستن لە بەغدا کە دەکەوێتە مانگی پێم وابێ حوزەیرانی 1970 و لە خەڵکە دیارەکان لەوانەیە کە لە کۆبوونەوەی دامەزراندن بەشداریان کردووە مام جەلال بووە فرەودین عەبدولقادر بووە فواد قەراخی بووە شەهید فازیلی مەلا مەحموود بووە و دلێر سدیق بووە و 6 کەس بوون دەکرێت شەهید شەهاب بووە ینی ئەمان لێرە دیارە بە پرس و ڕاو بە جۆرێک لە هاو ئاهەنگی لەگەڵ مام جەلالدا و مام جەلال خۆشی لە کۆبوونەوەکە بەشداری دەبێ و بڕیار دەدەن کە کۆمەڵەیەکی یا بڵێن ڕێکخراوێکی مارکسیدینستی زائیدەن بیرروباوەڕی ماوەستی تۆنگ دروست بکەن دەستورێک دەنووسن ئەنی ئەوەی کە لە تاریخا دەیگەڕنەوە بە تایبەتی ئەم دوا کتێبەی ناوەندی مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر ئەو قۆناغەیە ئەو سەردەمەی ژیانی کۆمەڵە لە 70 بۆ 75 کە بەپێی قسە و باسەکانی ئەوان هیچ دۆکۆمنتێکی نووسراو نەماوە بۆیە لە ڕێگەی دیمانە و دواندن و چاوپێکەوتنەوە ئەنی کۆمەڵێک ڕاستینەی مێژوویان زیندوو کردوێتەوە کە ئەویش ئەوەیە ئەو کۆمەڵەیە دروست دەبێت و دەکەوێتە خەبات و تێکۆشان و دەستورەکە مامۆستا فواد قەراخی دەینووسێت و چاپکردنەکەشی فرەودین عەبدولقادر چاپی دەکات ئەمە لێرەوە دروست دەبێت لە بەغداوە پاشتر بە پەیوەندیکردن لەگەڵ ئەو ئەڵقە و لەگەڵ ئەو کەسە چەپ و مارکسیستانی کە لە سلێمانی و لە دهۆک و لە هەولێر و لە شارەکانی دیکە وا دەبێت کە ڕێکخراوێکی ئاوا دروست دەبێت و دەکەوێت بەرنامە بۆ خۆیدا دەڕێژێت و جۆرێک دەتێڕوانی نوێتری بۆ بزوتنەوەی سیاسی کوردستان دەبێت ئەمە خوێندنەوەیکی گشتی و باش بوو لەسەر مێژووی سەرهەڵدانی ڕەوتی چەپ و کۆمەڵی مارکسلینی بەڵام هەر فواد قەرداخی خۆی پێی وایە کە مێژووی کۆمەڵە پشت بە دیکۆمێت نابەسێت بۆیە گێڕانەوەی جیاجیا و مێژوو تاریخی جیاجیا هەڵەگرێ لە سەرهەڵدانی ئەگەر تەرکیزی زیاترمان لەسەر دەستپێکی کۆمەڵی مارکسلینی و کۆمەڵی ڕەشدەران بێ بۆی کە ئەو پرسیارە بکەین کە سەرەکیەکانی وەجبەی 1 و 2 کۆمەڵە کێ بوون بەڵێ من ڕاستیەکەی ئەنیێکی لە گرفتەکان ئەمن لێکۆڵینەوەکم لەسەر ئەوە نووسیوە ڕەنگە جنابەت بزانیت
هەر منیش هاوڕای فواد قراخیم ینی توش بە دیکۆمنت نەبەستراوە. دکۆمنت نییە لە گێڕانەوەکاندا بەتابەتی گێڕانەوەی ئەو کەسانەی کە لە کۆبوونەوەی دامەزراندنا بەشداریان کردووە دەکرێت لێەوە ئێمە شتەکان هەڵبهێنجێنین. بۆ ناو من ئەو شش کەسم ناو برد کە ئەوانە دامەزرێنەر بوون و پاشتر با بڵێم لە سلێمانی ینی کۆمەڵێک کەسی دیاری دیکە مەسەلا کە ئاوات عەبدولغەفور بووە، عومەری سید عەلی بووە. بە هەر حاڵ ڕەنگە من یادەوەریم ئێستا یان یارمەتی ئەوم نەدا کە بتوانم پاشتر شەهید ئارام بووە و سالار عەزیز بووە، مەلا بەختیار بووە لە منتقی خانەقین، کاک هەروەها ئێمە ئەنوەر شاکەلیمان هەیە، مەمەستە فەرهەد شاکەلی کە ئەویش کەسێک بۆ لە کادیرە سەرەتاییەکانی بەڵێن وەجبەی دووهەمی کۆمەڵە یاخود یەکەمی کۆمەڵەش ڕاستەکەی من ناتوانم بڵێن با بڵێم ریزبەندیەک بکەم لە بینی گروپی یەکەم و گروپی دووهەم، بەڵام بەگشتی دەتوانم بڵێم ینی کەسە ڕۆشن بیر و چەپخواز و بەتواناکانی ئەو سەردەما لە کۆمەلگای ئێمەدا لە دەوری ئەو ڕێخستنە یا ئەو ڕێکخراوە کۆبوونەتەوە و درێژەیان بەکاری خۆیان داوە. بەڵام یەکێک لەو شتانی کە ئێمە دەیبینین ینی کۆمەڵە هەل لە سەرەتاوە بە جۆرێک لە ململانێ و تێڕوانینی ئایدۆلۆژی جیاواز بۆ خودی ڕێکخراوەکە و بۆ بزوتنەوەی کۆمۆنیستی و بۆ بزوتنی نەتەوایەتی تێدا هەبووە. ینی دیارە قسەکانی ئێمە لە کۆتاییدا دەگەڕێتەوە بۆ سەر بۆ ئەوە دەکێشە کە ئێمە باسی لە ململانێ و کێشەکان بکەین ناو دەرونی کۆمەڵەدا. بۆیە هەر لە سەرەتاوە دەتوان بڵێم پاش ساڵێک ینی ئەم ڕەوتێک دەردەکەوێت لە هەتا لە نێوان دامەزێنەرانی کۆمەڵەشدا کە با بڵێم بە دیدێکی تر ینی بە دیدێکی ئەوەی کە پێی دەڵێن عێراقی بوون یاخود داریشتنی استراتیژ بۆ ڕێخستنەکە لەسەر ئاستی هەموو عێراق و لە چوارچەوەی هەموو عێراقدا تۆ هەڵبدەی حیزبێکی مارکسی دینی دروست بکەی نەک لە کوردستاندا تەنها لە کوردستانە. ینی ئەمە وا دەکا کە بەشێک لەوانە ینی کە کادری سەرەکیشن مەسەر لەوانە کە فواد قەرداخی خۆیەتی، پاشان ئێمە ئەشرەف تاڵەبانیمان هەیە کە لە ئەویش لە بڵێن لە گروپی یەکەمی کۆمەڵەیە و هەروەها کەسانی دیکەشیان لەگەڵدا دەبێت کە لە کۆمەڵە جیا دەبنەوە، بەڵام جیابوونەوەیەک لە پاش ئەوەی کە بە جۆرێ لە جۆرەکان ینی بە شێوەیەکی دیموکراتیانە یعنی سەرکردایەتی کۆمەڵە مەسەلەکە دێنێتە خوا ئەو پرۆژێ دێنێتە خوارەوە کە داخۆ کۆمەڵەیەکی کوردستانی بێ یاخۆ کۆمەڵێکی عێراقی بێت بەپێی ئەو لێدوانانەی ئەو کەسانی کە دیمانیان نگەڵا کردووە لەگەڵ کراوە لە کتێبەکەدا ئەوانەی کە پیان وا بووە کە کۆمەڵە دەبێت کۆمەڵەیەکی کوردستانی بێ یا هەر نەبێت لەسەر ئاستی کوردستانی عێراق بێت و استراتیژەکەی بۆ بزوتنەوەی سیاسی نەتەوەی کورد بێت نەک بۆ بزوتنەوەی چینایەتی لە عێراقدا. ینی ئەمانە زۆربە دەبن ینی ئەوەی کە بڵین لایەن بڵین گروپی کوردستانی بوون زۆربە دەبێت و ئەوان بۆ خۆیان دەست لە کۆمەڵە هەڵدەگرن بەستم عێراقیەکانە و جیا دەبنەوە ڕەنگە پاشتر ڕێکخراوی دیکە دروست بکەن. ئەمە لایەنێکە لایەنێکی دیکە لەو کێشە و گرفتانە کە دەکرێت ئینسان قسەی لێوە بکات. ئەویش مەسەلەی ئەوەیە کۆمەڵە کە با بڵێم کۆمەڵی مارکسی لینینی زائیدەنیان لەژێر ڕۆشنایی بیرروباوەڕی ماوەسی تۆنگا تەبەنی تێزی سێجیهان دەکات. تێزی سێجیهانیش با بڵێن بۆ خۆمەنجەین لەو سەردەمەدا کە تێزێکە لە داهێنراوە تیورەکانی ماوەیە ینی ئاوایە کە هەمیشە ناکۆکی سەرەکی لە وڵاتە دواکەوتوەکاندا لەگەڵ ئیمپریالیزما دەبینێت بۆ سەرمایه‌داری جیهانیدا دەبینێت، بەڵام ناکۆکی لەگەڵ دەسەڵاتی لۆکاڵە دەسەڵاتی ئەو وڵاتی کەوتیادە ناکۆکیی سانەویە. ئەمە من لە شوێنێک باسم یەکدۆ کە مجۆێک لە پارادۆکس ینی تۆ بۆ ڕێکخراوێک دروست دەکەی کە بتوانێت ڕێبەرایەتی بزوتنەوەی سیاسی کوردستان بکە، بەڵام ئەم بڕات بە خەباتی چەکداریش هەیە لە کاتێکدا کە تۆ پێدوا بێ ناکۆکی بزنەوەی سیاسی کورد یا ناکۆکی خەڵکی کوردستان خەڵکی کورد لەگەڵ دەوڵەتی بەعزدا ناکۆکی کیسانەویە. بەڵام ئەم جۆرە پارادۆکسە درێژە ئەکێشەی هەتا ساڵی 75 لە ساڵی 75 ئیتر وردەوە دەبێ پێی ئەو واقعی کە لە کوردستانە دێتە پێشەوە کۆمەڵە دەبێت ڕابەرایەتی یا بچێتە شاخ و مەفرزەی چەکدار دروست بکات و خەباتی چەکداری دەست پێ بکات دژ بە دەوڵەتی لۆکاڵی کەواتە ئیتر
تۆ لێرەدا ینی واز دە و جۆرە ئەو پارادۆکسە تێدەپەڕێنی و دەبیتە ینی ڕێکخراوێک ڕاستە ڕێکخراوێکی تۆ ماویستی من پێم کۆمەڵە هەتاکو ساڵانی 76 و 77 هەر ماویستی بەڵام وردە تێگەیشتن کە ینی لە چوارچێوەی تیوریەکانی ماۆدا بەوەی کە کوردستان ئاخۆ وڵاتێکی داگیرکراوە یانی مشە داگیرکراوە یا بەشێکل لە عێراق ینی ئەمە تێدەپەڕێنن ئەو کاتە کۆمەڵە خەتێکی ڕوونتر و ئاشکراتر و دەتوانم بڵێم ساغڵمتر وەردەگرێت لە بزوتنەوەی لە خەباتی سیاسی و چەکداری لە کوردستانە. زۆر باشە دواتر مامۆستا پشکوچینە ناو وردەکاری و کێشە فکری و سیاسیانەی نێو کۆمەڵە ئەمەوێتێکی زیاتر لەسەر مێژووی کۆمەڵە مادەم وەک فواد خەرداخیڵی ئەمە شتێکی پشت بەسراومان نییە دوکمنتێکی پشت بەسرا و باوەڕپێکراومان نییە بە ناچاری ئەبێ بچینەوە سەر کارکتەرە سیاسیە بەشداربووەکانی نێو ئەو ڕەوتە و ئەوانەیە کە ئەوانی کە بۆ خۆیان شایەت حاڵێکی زیندوونی ڕوودا و قۆناغە سیاسیەکانی کۆمەڵی ڕەشدەران ئەو دوو ساڵی کە پشکۆنەژ بەدین سەرقاڵی خەباتی نهێنی و ژێرزەمینی بوو لە ڕیزەکانی کۆمەڵەیە بەتایبەت لەو ناوچەیە کە ئێوە ناوچەی شارە زۆر و هەورامان و هەڵەبجە خۆتان لەوێ کارتانە کرد کەسە دیارەکانی ئەو کاتی ناو کۆمەڵە چێ بوون بەستی لە ناوچەی هەڵەبجە لە شار و بەڵێ لە شار ئینسان دەتوانێت بڵێ لە شاری هەڵەبجە ینی ئێمە ینی کۆمیتەیەکمان هەبوو بە ناوی کۆمیتەی شنووریە لە سەردادا شەهید وەستا ئەنوەر لێ پسراوی ئەو کۆمیتەیە بۆەوە کەسێک بووە لە کاتگیرە دیارەکانی کۆمەڵا لە نێوچەکەدا پاشتر بەداخەوە کە دەگیردرێت و لە ئازارێکی ئجگار بێوێنەوە قارەمانێکی ئجگار بێوێنە لە زیندانەکانی بەعسدا لەژێر لێدانا دەیکوژدن بەبێ ئەوە ناچاری بکەن یا بەبێ ئەوە بکە کە تەنها یەک زانیاری شەمداتێ لەسەر کۆمەڵە پاشتر شەهید ئەنوەر یاخۆ ئەنوەر حەما ئەمین کە بە شەهید هیوان ناسراوە کە ئەویش پاشتر کەسێک بووە لە کاتگیرە دیارەکانی ناو کۆمەڵە پاشان ئەویش بەداخەوە کە ئێعدام دەکرێت و زۆر بە قارەمانانە ئینامەکانی ئەوان لە زیندانەوە دەکرێت وەکو نامەی زۆر پڕموعجیزە بێت لەوەی کە لەو خەبات و تێکۆشان و خۆڕاگریە کە هەیان کردووە پاشتر ئێمە هەر لە کۆمەڵا با بڵێم لە منتیقی هەڵەبجە ئەوانە ڕەنگە خەڵکی وەکو مامۆستا عومەر حەمە ساڵحمان هەبووە حەمەی حەمە ساڵحی کاک حەمەی حەمە ساڵحی برای مامۆستا عومەر بەرحاڵ تۆفیقی ڕەحیم یاخۆت حاکم کامەران کە فترەی ینی دەیەکێک بوو لە پێشمەرگەی مەفرەزە سەرەتایەکانی کۆمەڵە لەو ناوچەیە و کاک شێعەلی ئێمە بیرمان نەچێت کە کەسێک بووە لە کاتگیرە دەرکەوتوەکانی کۆمەڵە و پاشتیش بووەتە بەڵێ شێعەلی بووەتە مەفرەز بڵێن لێپرسراوی یەکەم مەفرەزەی کۆمەڵە لەو ناوچەیە بەهەرحاڵ ئێمە پاشتر ئەگە بگەڕێنەوە بۆ دواتر ینی خەڵکی وەکو با بڵێم حەمەی حاجی حەمەد شەریف حەمەی غەفور شەریف هەروەها مامۆستا حەکیم حەمزە کاک حەمە ئاواتی خۆمان ینی من بەداخەوە کە پێشتریش گوتم کە من ناکرێت ناو بێنم چونکە بەڕاستەکەی من یادەوەری من ینی بەم حاڵەتی ئێستامەوە ینی یارمەتی ئەوم نادا کە بتوانم هەموو بەڵام دیسانەوە دەتوان بڵم پۆلێک لە گەنجی ئجگار با بڵێم ڕۆشنبیر و خۆڕاگەر و بەتوانا و شارەزا لە کاروباری ڕێخستنی نهێنیدا لە ناوچەی ئێمە کاریان کردووە چ لە شاخ و چ لە شار مەسلا بۆ نمونە کەسێک مامۆستا سەرکەوت یاخود مامۆستا تاهێر عوسمان کەسێک بووە لەوانەیە کە لەم ڕۆژانی چەند مانگی پێش ئێستاکە با بڵێم کۆچی دوایی کردو بەجێ هێشتین ئەویش کەسێک بووە لە کاتگیرە زۆر ئەوەکان زۆر دیارەکانی کۆمەڵە ناوچەی ئێمە دیسانەوە ئێمە کادیری وەکوتم ئجگار بێشمارمان هەبووە و هەر ئەوەش بۆ وای کرد کە ڕاستێکی کە لە ناوچەی هەورامانە کە بە بنکەی سووری کۆمەڵە یەکێتی نیشتمانی کوردستان دەناسرا بجیا لە ناوچەکانی دیکە کە تێکڵاوی هێزەکان بوو. باش مامۆستاگیان ببوورە لە قۆناغی نهێنی کۆمەڵەی مارکسلینیە ئێوە دەستورێکتان هەبوو دەستورێکی بەرگسووری هەبوو کۆمەڵە بڵاوکراوێکیشی هەبوو بە ناوی ئەڵای سوور ئەپرسم لەم دەستورەیە نازنامەی کۆمەڵە چی بووە کوردستانی بووە یا عێراقی
یا با بڵێن بۆچی ئەم بڵاوکراوە و دەستورە دیکۆمێت نەکراوە ئێستا وەکو شیفێکی مێژووی لە بەردەستانیە. ئەنی ئەوە ڕاو بۆچوونی جیاوازی لەسەرەی ڕاستیەکەی چونکە خودی دەستورەکە نەماوە یانێکو دەکۆمەیان ئینسان سەیری بکە هەتا ئێستش دیار نییە ئاخۆ لەسەر بەرگی ئەو دەستورە نووسراوە کۆمەڵەی مارکسی لینینی کوردستان بیرروباوەڕی ماوەسی تۆنگ یا هەر نووسراوە کۆمەڵەی مارکسی لینینی بیرروباوەڕی ماوەسی تۆنگ یا نووسراوە کۆمەڵەی مارکسی لینینی کوردستانی عێراق بیرروباوەڕی ماوەسی ئەنی ئێمە ناتوانین ڕاستەکەی تەنها هەتا لەو گێڕانەوانەشی کە لەو کتێبا بۆم باس کردی ئەو کادیر و سەرکردە سەرەتایانە هێشتا ئەوانیش ڕوویایەکی زۆر ڕوونمان نادەن لەسەر ئەو مەسەلەیە کە ئاخۆ چی لەسەر ئەو بەرگە نووسراوە بەڵام ئەمە خودی ئەوە ینی ڕەنگە نەبێتە کێشە و گرفتێک بۆ دواتر ینی لە مێژووی کۆمەڵەدا ینی کۆمەڵە پاشتر ئەو دەستورشی تێپەڕان ناوەکەشی تێپەڕان و با بڵێم بەرنامە و با بڵێم تێزێکی تویری نوێتری گونجاوتری لەگەڵ واقعی ئەو کاتی کوردستان و بزوتنەوەکەدا داڕێژە. لە سەردەمی ئێوەیە موقع و پێگەی مام جەلال چی بوو لە کۆمەڵەیە؟ لە سەردەمی ئێمە کام سەردەمە بەستم لە 76 78 ئیترکە مام جەلال منوەکو باسم کرد لە گێرانەوەی مێژووەکەدا ینی دەست پێشخەر و با بڵێم ئەوەی دامەزراندنی کۆمەڵ بووە بەڵێەوە سکرتێری یەکەمی کۆمەڵەش بووە لە ساڵی هەفتاکانە باشە پاش ئەوە کە چۆتە دەرەوە کاک شەهابی بە جێگیری خۆی داناوە ناو کۆمەڵدا و سکرتێری کۆمەڵە پاشتر ئێمە دەزانین مام جەلال لە شام دەبێت و لە شام با بڵێم مبادرەی دامەزاندنی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئەو تێکۆشەڕوشتانی دیکە دەکات لەوێ ئەو کاتە ئەو وەکو سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵسوکەوتی کردووە مامەڵەی کردووە ڕەفتاری سیاسی کردووە ساڵی 1970 دێتەوە کوردستان بەڵام بەبێ ئەوەی ئەگەر بەرێن بە ئاشکرەیە بەنووسین ئەواز لە کۆمەڵە بهێنێ وەکوتم ئەو لەکێک بۆ لە دامەزرانی کۆمەڵە و سکرتێری کۆمەڵە بووە بەڵام کە دێتەوە کوردستان بەپێی ئەو واقعی بزنەوەی چەکداری کە لە کوردستانە هەبووە ینی ئەو وەکو سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان مامەڵە دەکات و ڕەفتار دەکات و شوێن و پێگە دەگرێت و ئەو دەبێت وەکو با بڵێم ئەوەی کە سەرپەرشتی ڕێکخراوە جیاوازەکانی ناوێکی نیشتمانی کوردستان بکات و بتوانێت ئیدارەی ئەو ململانی و ناکۆکیانە بکات کە لێرە و لێوێ لە نێوان باڵەکاندا دروست بوون. بەڵام لە هەندێک لەسەر چاوە مێژوویەکانە ئاماژە بەوە کراوە کە ئێوە وەک پێویست مام جەلالتان قبوڵ نەبووە ئەوەندەی کەویستوتانە کەڵک لە پێگە و گاوبانگ و ناسراوی ئەو وەربگرن بۆ ڕێکخراوەکە چەند ڕاست من پێم خۆشە ئەوە بڵێم کە ئەنی من وەکو گەنجێکە لە ناو کۆمەڵا بووم و دیان گەنجی تریش ئەو کاتانە بەم پاشینە مێژوێمان نەزانی و ینی خەبەرێکمان نەبوو لەوەی کۆمەڵە ئاوا دروست بووە مەستا ئێمە پێمان وا بووە کە مام جەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەو ینی کاروبارێکی لەگەڵ کۆمەڵە نییە باشە ئەگەر چی لە کۆنفرانسەکانیش هەمیشە یەک دووشێن ئەوەی جەخت کردوتەوە کە ئەو نە بە نووسین وازی لە کۆمەڵە هێناوە نە لە کۆمەڵەش دەرکراوە کەواتە حەقی خۆیەتی لە هەندێک کاروباری کۆمەڵە بۆ بەرژەوەندی کۆمەڵە قسە بکات بەڵام ئێوە خوێنەوار و ڕۆشنبیر و نەخۆکانی ناو کۆمەڵە بوون چۆن مێژووی کۆمەڵتان نەخوێن بووە دەستپێکی کۆمەڵە لەکوێوە دەست ئەو مێژووە بنووسران نەبوو ئەو کاتە ڕاستیەکەی من حەزەکەم کە هاتین سەر کۆنفرانسی یەکیش من ئەوت بۆ باس ئەەکەم بەڵام ئێمە دەبێت ئەوە بزانین ینی ئێمە کۆمەڵە گەنجی خوێندەوار بوو ینی هێشتا پێمان وا بوو کۆمەڵە دەبێت ئاراستەیەکی سیاسی بێ ڕوتێکی سیاسی و فکری بێ لە کوردستاندا لە نێو بزنەوە چەکدارەکەدا کە بتوانێت کۆتایی بە سەردەمی جەلال و مەلای بێنێت ینی ئێمە ڕاستیەکەی ینی ئەو کاتانە من باسی ئەو مێژووی پێشوو ئەەکەم ینی ئێمە ئەسن مام جەلالمان قبول نەبە بەو شکلە قبولمان نەبووە کە ئەو سکرتێری کۆمەڵە بێ ئێمەمان وا بووە کە کۆمەڵە ڕێکخراوێکی مارکسی لینینی شۆڕژێرە کە باڵی سەرەکی و کرۆک و داینەمۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئەمە دەبێت دوور بێت لە کاریزمای مام جەلال بەڵام واقع شتێکی دیکەی بێ ئەمەوت یعنی واقعی سیاسی کوردستان شتێکی دیکەی بێ ئەمەوت و ئەو وەزعی خولقان کە پاشتر خولقاندی لەبەر ئەوە کێڕوانین و دیدی تویریانەی گەنجێکی خوێندەوار یاخود ئەندامێکی کۆمەڵە بۆ هەندێک مەسئلەیەکە و ئەوەی کە کەسێک لەناو بزوتنەوەیەکی جەماوەری و چەکداریدا جۆرێک لە کاریزمای هەیە مەوزوعێکی دیکەیە ئەوە ڕەنگە دااتر بگەڕێتەوە بۆ ئەوەی کە قۆناغی پاش با بڵێم گروپی یەکەمی سەکردایەتی کۆمەڵە و پاشتر هاتنە پێشەوەی با بڵێم کۆمیتەی هەرێمەکان و شەید ئارام ڕەنگە ئینسان دەتوانین لێەوە هەندێک قسە و باس بکات. فەریدون عەبدولقادر ئێمە کۆمەڵە گەنج بووین پێویستمان بە کەسێکی ناسراوە هەبوو بۆ حرەکەکە بۆیە پەیوەندیمان بە مام جەلالەوە کرد ئەگەر ناوەکوتر
زۆر پێتان خۆش نەبوو کە بێتە پێشەوە چکم کێشەی بۆژوازیەت و مارکسیەت لە ناڕۆتی کۆمەڵا باو بوو ئەو کات. بەڵێ ئەوە ڕای خۆیەتی ینی من وەکوتم من لەو سەردەمە لەگەڵ کۆمەڵە نەبووم بەڕاستیەکە ینی بەڵام ئەوەی کە من با بڵێم هەڵم هێنجاوە لە ئەنجامی خوێندنەوەی من بۆ مێژووی کۆمەڵا ئەوەیە مامجەلال نەک هەر بێ ئاگان نەبووە ینی نەک مامجال بەوەی کە ئەوان پرسیان پێکرد بێت ڕاستەکەی ئەو خۆی لە نێو خودی بزنەوە چەپخوازەکە بووە ئەوە یەک و دووەمیش ڕاستە ئەوان نەیانتوانیەوە بەبێ ئەو کۆمەڵێدا بمەزێن چکە من باڵم کەسایەتی مامجەلال ینی هەم لە بزوتنەوەی سیاسی و چەپ لە ناوچەکە و لە عێراقدا ئەمە ینی کۆمەڵە نەک ناتوانین بڵێ کۆمەڵە پێویستی بەوە هەبووە ڕاستە کۆمەڵە پێویستی بەوە هەبووە بەڵام ئەو خۆی بەشێک بووە لە کۆمەڵە ینی ئەمە مەسەلەیەکە کە ئینسان هیچ جۆرە مشتومڕێک هەڵ ناگرێت ڕاست. زۆر باشە مامۆستاجان پشوویە گۆرەگرین و دواتر درێژە بە قسەکان بەڕێزان پشوویە گۆرەگرین و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان.